ئێمەوەکو فەرمانبەرانی گرێبەستی تەندروستی گەرمیان ١٢٧ نەفەرین لە بەڕێوەبەرایەتی تەندروستی گەرمیان. ئێمە کە سەرەتا دامەزراوی نەزانیمانە پەرەپێدانە نەزانیمانە ئێمە گرێبەستێکمان بۆ کراوە داوام خۆمانمان کراوە. داواممان کردە و ئێستاڵێن کاکە ئێوە پەرەپێدان ئەم خاڵی کە دایناوە حکوومەتی هەرێمە خاڵی شەشەڵێ پەرەپێدان ناگرێتەوە. من بە شخصی خۆم نزگەی 12 ساڵ لە خزمەت مێ لە تەواوی کەلار. معقوڵە من بەتەمای ئەو بووم کە خزمەتەکەم بۆ حساو بکرێ. لەم سەرەوە دەرمانی کردە هیچ دەست بەتاڵ ێجە کاکەوە ناگرێتەوە. معقوڵە کاکەم بە 400,000 داوامەکەم هاوڕێ من بە سێونێ من داوا و داوامی من کە منێکە بەو شێوەتە. بەڵام ئێسمە خاڵەکەمەتان کە داوا لە حکوومەتی هەرێم ئەکەین بەڵکو بمبانگرێتەوە بە هەمیشە ئەگەر نەکرێن بە فەرمانبەری هەمیشەیەوە هەڵوێستان چێ بێ وەکو کارمەندانی تەندروستی گەرمی؟ وڵای جەماعەتمان ئێستا لە هەولێرن وەکو نوێنەرەکانمان چونە بۆ هەولێر بەشمە خوای خەبەرێکی خۆشیان بێ ئەگەر نەبێ ئێمەش هەڵوێستی ترمان دەبێ هەموو فەرمانبەرەکان هەڵوێستی ترمانە بێ دواتر و خوا گەورەیشەڵە خوا ئاسانیکە. باشە دەستەکان خۆشە. بەڵێ وەکەوەی بینن فەرمانبەرانی گرێبەستە لە تەندروستی گەرمیان ئەمڕۆ هاتوونەتە بەردەم بەڕێوەبەرایەتی تەندروستی گەرمیان گربوونەتەوە. ئەوە داواکاریەوان ئەوەیە کە بکرێن بە فەرمانبەری هەمیشەیی منە ڕۆمە لای یەکێکی تر لەو فەرمانبەرانە. خاتون سڵاو لەبێت تۆ چەند ساڵە فەرمانبەری گرێبەستی؟ من خۆ ماوەی 11 ساڵە فەرمانبەری گرێبەستم لە مانگی 4 2014 وەکو گرێبەست دامەزرام لە نەخۆشخانەی شەهید شێرینەقی. باشە داواکاری ئێوە ئێستا چییە ئەمڕۆ گربوونەتەوە لێرە؟ بەڵێ ئێمە ئەو کاتە دامەزریین ئیتر دامەزراندن نەما وتیان ئێوە گرێبەستن هەر کاتێ هەل هاتە پێش ئێوە یەکەم کەسن بۆی بکرێنە هەمیشەی. ئێستا کە حکوومەتی هەرێم بڕیاری داوە بڕێ کارمەند گرێبەست ئەکرێنە هەمیشەی، بەڵام لە یەکێک لە خاڵەکانە پەرەپێدانی دەرکردووە. من خۆم تا ئێستا نەمزانی و من لەسەر پەرەپێدانم لەس ئێمە چوزانی کام یعنی لەسەر کام دایرێت و لەسەر چ وەزارەتێکی ئێستا ئەو خاڵە ئێمە ناکرێتەوە کە گوایە ئێمە لەسەر پەرەپێدانی لەسەر دارایی نیمە نەکرێن بە هەمیشەی هەڵوێستان چیە بێەوە؟ وڵی جاری هەروە گرتبوونەوە و داواکاریەکەین لە حکوومەت دوای ئەو نوێنەرەکان بڕیارە دەژانە بەردەوامە بن لە گربوونەوە. وڵا ئینشاءڵڵا بەردەوامە بین، بەڵام دەوامی خۆشمانەکەین هەر ئێستا و کارمەندەکانمان نیمەی لە ژوورە دەوامی هەبووە هاتوودە دەرەوە.